بەنای خۆی بەخشنەوە مێرەبان سڵاوتان لێ بێزان و خۆشەویستان و خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بەیەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ باسی کۆڵانەکان دەکەین. دیاردەیەکە خەریکە لە تەواوی کۆڵانەکانی یاریمی کوردستان و بەتایبەت شاری هەولێر زۆر دەبێت. ویش دیاردەی سەجی بەرەڵایە یان دیاردەی ئاژەڵی بێلانە لە یاریمی کوردستان زیاد دەبێت و حکوومەت یاریمی کوردستان بەداخەوە هەتاوەکو ئێستا کە هیچ پلانێکی بۆم بابەتەیە نیە و بێگومان سەگە بەرەڵاکان چەندین زیانی تەندروستی و کۆمەڵایەتیان بە کۆڵان و کوچەکان گەیاندووە. بۆی ئەمڕۆ دەمهوێ تاوتوێی دیاردەی سەجی بەرەڵا بکەم لە هەرێمی کوردستان و چۆن ئەم دیاردەیە کۆنتترۆل بکرێ و مەترسیەکانی ئەم دیاردەیە ئەم لە ڕوانگە کۆمەڵایەتێکە و تەندروستیەکەیەوە چییە؟ تاوتوێ و بابەتەیە دەکەم، ئێوەش بینەر و بیسەرمان بن و